سڵاوتان لەوێت خۆشەویستانم کاتتان باش. ئەمڕۆ لە منتیقەی بازیانین کۆمپانیایی چیمەنتۆی ماس خەریکی ئیشێکی ئەزبێڵتین بە GPS های تارگێتی مۆدێری V200 جۆری ئینتەرناشناڵ. ئەلەم شوێنە بە ئیسەکەمان داناوە و ئیشەکەشمان ئەکەوێتە ناو مەعمەلەکەوە لە خوارەوە. وەکە بینن ئەو مەعمەلەکە بەو گەورەی و بەو بەرزیەی ئێمە خەریکی وەرگرتنی ئەزبێڵتی ڕێگەکانین لە ڕێگەی دوو ڕۆڤەری V200 و دواتر وێنەی شوێنەکان دانین بۆتان کە لە شوێنێکە بەو ڕۆڤەرە بە دقەیەکی بەرز بەبێ پشرانی قەمەر بەبێ پشرانی سیگنالی رادیۆ بە دقەی 4 سانتیم ئیش خۆمانەکەین. ئەمەیە چیاکردەوەی GPS های تارگێت لە مۆدێلەکانی تر کە V200 1408 چەناڵ وەرەگرێت، سەرجەمباندەکانی GPS وەرەگرێت، توانای رادیۆی داخلی 8 کیلۆمەترە، توانای باتریەکانی 12 ساعتە لەگەڵ تێڵتی 6 پلەیە.